لەگەر چ جۆرە پەلەوەرێکی تر لێک دراوە جوت بووە ئەمە لەگەڵ یەکەم جار هێنامان لەگە ئیسپانی لێکماندا دوای هێواشوار لەگە مریشێک لێکمانداوە کە کڤە بێ ئاوەک ئەو پەڕی هەڵگەڕابێتەوە هێواشوار دەستکاری ماکرۆ هەتاوەکو تقریبان ئەو ئەگە دەستکاری بکەیت و ئیشی تێ بکەیت هەتا 7 ساڵیەوێ هەتا 7 ساڵی ئەوە دەرچێ کە دەرچێ ئەوە نرخەکەی ئەفڕێ نرخەکەی زۆ گرانە بێ ئەوە کە بەرزە بێتەوە سنگێتێتەوە ناوکلکی سنگی بەرزە بێتەوە لەو هەولێرە بگەڕێت سێ کەسێتی لە هەولێر سێ کەسێتی کاکاتباریە کازمە ئەگا کەسێتر شەی بێت باش دیار نەبوو ئەگەر باسی ئەوەم بۆ بکە ئەوە تۆزێک پیشانی کامێراکەی بدە باسی نرخەکەیم بۆ بکە ئەمە نرخیان لە چەندەوە دەست پێ دەکات و تاوەکو چەندیش دەڕۆ ئەوە نرخیان ئەگەر بە گەورەی بیگرێ هەتا 15 وەرە خاڕوە لەو بابەتە ئێستا ئەمە هەتا 4 وەرەقە 3 وەرە خاڕوە شکە گچکێ عمری تقریبا 2 مانگ و 15 ڕۆژ گەورەتر دەبنەوەوانە بەڵێ تقریبا ئێستا مانگێتر گەورە بن مانگێتر تۆزە قیاسیان گەورەتر یەک تۆز ئانی زیاد گەورە نابن وەک ملیش کەڵشێری خۆمانە ئێستا بابەتمانەیە گەورەیە زەخمە بابەتشمانەیە گچکەیە ئەمە لە هەر هەموو بابەتەکان گچکەترە لە ئیسپانی گچکەترە ئەنا وەک مریشکی خۆمانێ مانەوێت زۆر ناسکەن دەبێ ئاگاد لێبێ دەبێ بە خزمەت بی ئەوە نییە وەڵای بەڕلایکت ناو قەتعەیەک و لە دەشتێ بەڕلایکەی ئەمانە پشلە ئەیان بە زۆر گچکەنە نێرم بۆ مووسڵی نێرم بۆ بەغدای نێرم بۆ کەرکووی نێرم خۆم کڕیمان لا کەرکوو کڕێم وازبێکم کڕێ کابرا تو چێ هێنای